چەند ڕۆژێک تێپەڕی بەسەر وادەی دیاریکرا بۆ ڕاگەیاندنی ئەنجامی بەرایی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، بەڵام هێشتا کۆی ئەنجامە بەرایەکە ڕانەگەیەندراوە. 185 ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەوەی ئێوارەی ڕۆژی پێنجشەممە چواریدا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند تەنها لە 185 ئەنجامە بەرایەکە بوو، ئەمە لە کاتێکدا کە دەبوو ڕۆژێک پێشتر و لە 100% ئەنجامەکە ڕابگەیەندرایە. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان بەپێی یاسای ژمارە 4 ساڵی 2014 دامەزراوە، لە یەکەم هەنگاویدا سەرپەرشتی ڕێفراندۆمی 25 ئەیلولی 2007 کرد. لە دووەمین هەنگاویشدا سەرپەرشتی هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانی کرد. واتە ئەم هەڵبژاردنەی پەرلەمان یەکەم هەنگاوی گرنگی ئەو کۆمیسیۆنە و یەکەم پرۆسەی گرنگ و هەستیارە کە سەرپەرشتی بکات، بۆیە چاوێکی زۆر لەسەر کۆمیسیۆنەکە هەیە و دواکەوتنی ئەنجامەکانی هەڵبژاردننی 30 ئەیلولیش مشتومڕی زیاتری لەبارەی کۆمیسیۆنەکەەوە دروست کردووە. بەشێکی ئەو مشتومڕە لەسەر کۆمیسیۆن کە دروست بووە بەهۆی خودی کۆمیسیۆنەکەوەیە کە زۆرجار لە ماوەی کەم و دیاریکراودا ڕێنمایی و بڕیاری وای دەرکردووە کە لەبری ئەوەی سوود بە پرۆسی هەڵبژاردن بگەیەنێت کەچی دەرەنجامی پێچەوانی لێکەوتوتەوە. خەڵکی کوردستان لە بیری ناکات ئێوارەی درەنگی ڕۆژی شەممە 29 ئەیلول کۆمیسیۆن کۆبۆ و بڕیارێکی شەشخاڵی دەرکرد لەبارەی هەڵبژاردننی 30 ئەیلول کە نەک هاوکاری خەڵکی نەکرد بەڵکو بە پێچەوانەوە. ئەو بڕیارەی کۆمیسیۆن سەری لە خەڵک شێواند و بەو هۆیشەوە گرفتێکی زۆری لە بنکەکانی دەنگداندا دروست کرد و دەیان هەزار کەسیش نەیان توانی بەشداری پرۆسەکە بکەن. ئەمانە لەلایەک ئەوەی زیاتر سەرنج ڕادەکێشێت ئەوەیە کە دەنگۆی بەهێز هەیە کە دەنگەکانی چەندین بنکەی دەنگدانی سنووری پارێزگای دووەک دووجار داخڵ کراون. دیارامەش لە پلەی یەکەمدا دەگەڕێتەوە بۆ ئەو شێوازەی کۆمیسیۆن کاری لەسەر دەکات کە ناتوانێت بەباشی بەر بە هەوڵە سەختەکارەکان بگرێت. ئێستا چەند ڕۆژێک تێپەڕیوە بەسەر وادەی ڕاگەاندنی ئەنجامی هەڵبژاردننی 30 ئەیلولی ساڵی 2010 تەنها لە 185 ئەنجامەکان ڕاگەیەندراوە، واتە لە 115 دەنگەکان ماوە و هێشتا کەس نازانێت کەی ڕادەگەیەنرێت. کۆمیسیۆنیش بێدەنگی هەڵبژاردووە و هیچ ڕوونکردنەوەیەکیشی لەو بارەیەوە نییە.